ئەو کاتتان باش بەڕێزان لێرەدا دەمەوێت ڕوونکردنەوەک لەسەر پلاگینێ وێب چین پرۆژێکت کە کوردیش وێبفۆنتە وەشانی یەک ڕوون بکەمەوە ئەوە دامەزراند و بەکارهێنانی بە شێوەیەکی ئاسایی پلاگینەکە زۆر سادەیە بەڵام کارکردنەکەی تۆزێک پرۆفشناڵە بۆ هەر سێ وەشانی جوڵە دەبێت 1.5 و 2.5 3.1 کە ئێستا دوا وەشانە سەرەتا پێش داگرتنی پلەگینەکە لە مەکۆکانی وێبچین بەکوور جملە تایبەت بەو پلەگینە هەموو کات نوێکردنەوەی وەشانەکان لێوێڕا دەبیندرێت جگە لە وەشانی 1.5 وەشانەکانی تر واتە 1.6 1.7 و 2.5 و 3.1 کە ئێستا دوا وەشانە هەمووی بە شێوەیەکی خۆکارانە ئاگادار دەکاتەوە لە بەشی بەڕێوەبەرایەتی کە وەشانی نوێ ئامادەیە و نوێ بکەوە بەڵام بۆ 1.5 دەبێت بە شێوەیەکی دەستکرد مانوال ئەو کارە بکەی واتە سەردانی مەکۆکانی وێبچین بکەی بۆ داگرتنی دواوەشان یاخود دامەزراندنی دواوەشان بۆ جملە وەشانی 1.5 سەرەتا تۆ پێویست ناکە پلەگینەکە دابگری و بۆ ناو کۆمپیوتەرەکە تو لێرە پاشکەوتی بکەی چونکە لە وەشانی نوێ بێپەش دەبی بۆ نمونە داگرتن لێرەوە کە بۆ وەشانی 1.5 و داگرتنی بۆ وەشانەکانی تر 1.6 1.7 و 2.5 و 3.1 تەنها بە کۆپیکردنی بەستەرەکە دەتوانی بە شێوەیەکی ئاسان پلەگینەکە دابمەزرێنین سەرەتا لە وەشانی 1.5 دای دەمەزرێنین دەچینە بەڕێوەبەرایەتی لەوێ دەچینە extensions install لێرە سێ شێوەیەک وەکو لە بابەتەکەس باس کراوە شێوازی یەکەم داگرنی پلەگینەکە بەناو کۆمپیوتەرەکە تو لێرە دەریش بارکردن بۆ ئێرۆ پاشان ئەپلۆد فایل and install شێوازی دووەم کە لە بەڕێوەبەرایەتی جملەیە install from directory ئەوەیان کە دەتوانی بخەیتە ناو پلەگینەکە دابگری و بخەیتە ناو temp لە ناو جملە کە دامەزراوە لە سەماپەرەکەت بەڵام ئێمە باز لەوە ناکەین لەو بەشە ئەو بەشەشیان من پێم باشە تەنها ئەو بەشیان بەکاربێنێت install from oral باشترینیانە چکە وەکو وتم لەبەر نوێکردنەوەی وەشان بۆی ئاگادار بیت بە تایبەتی بۆ وەشانی 1.5 ئێستا سەرەتا دوای ئەوەی کە بەستەرەکەمان کۆپی کرد لە مەکۆی جملە لە مەکۆی پلەگینەکە بەستەرەکە دەینم بۆ ئێرە بۆ نمونە ئەوە کە نووسرا وێبفۆنس فلانە وەشان پاشان ئینستۆ دوای کەەوەی ئینستاڵمان کرد زانیاریەکان لێرە هەیە بە شێوەیەکی ئاسایی webchain.org fonts ئەو نوێکارانی کە دەکرێت لێرە دەنووسێ و ئەو ئاگاداریانە و شێوازی نوێکردنەوەشی هەیە و بۆ دواوەشان و نوێکردنەوە هەردەم بتوانی کردە لەسەر و بەستەرە بکەی ئەوشکە تایبەتە بە وێبچین ئێستا دەچین بۆ extensions plugin manager لەوێ دەتوانین لێرە بنووسین وێبچین تەنها بە وێبچین
لێرە دەبینن کە پلەگینەکە دامەزراوە بە شێوەیەکی ئاسایی، بەڵام ئینێبڵ نەکراوە، دیسێبڵە. تۆ کردەی لەسەرەکەی دەیتە ژوورە بە هەمان شێوە زانیاریەکان ئێرە نووسراوە دەربارەی پلەگینەکە. ئەو پلەگینە لە 5 بەش پێکاتوە و بۆ لە 6 بەش پێکاتوە. بەشی شەشەمی تۆزێک تایبەتە، بەشی یەکەم، بەشی دووەم، بەشی سێم، بەشی چوارەم، بەشی پێنجەم. بەشی یەکەم کە خۆی ئەکتیڤە، بەڵام بەشی دووەم و سێم و چوارەم و پێنجەم و شەشەم دەبێت ئەکتیڤیکەی پێشەوەی بەکاربێنێ. سەرەتا پێش هەموو شتێک ئێمە پلەگینەکە ئینێبڵەکەین بۆی لە بیرمان نەچێ. ئێستا پێویستە تۆ کلاسی ئەو شوێنە بینی کە دەتەوێت فۆنتەکەی بگۆڕی. بۆ نمونە دەچینە بەشی دەرەوەی ماڵپەر. ئێمە ئێستا پێویستمانە کە پێرستی ماڵپەرەکە واتە مینە ماڵپەرەکە بگۆڕین، فۆنتەکەی بگۆڕین. سەرەتا لە گوگل کرۆم بە شێوەیەکی ئاسایی لە گوگل کرۆم دەستی ڕاست کلیک دەکەین، دەینە سەرەوە، کردە لێ دەکەین. ئەو شوێنە دەبێتەوە کە بمانەوێت دەستکاری ڕاستە خۆی بکەین. ئێستا ئێمە دەمانەوێت ئێرە نیشان بکەین و بزانین کلاسەکەی چییە. کردە لەوە دەکەین، دێنە سەرەوەیان، کردەی دەکەین، دەبینین کە بۆمانی نیشان کرد. کلاسی ئەو پێرسە چییە؟ بۆ نمونە نووسرا ئەسپان کلاس ئەوەیان کاپی دەکەین، دێنەوە بەشی بەڕێوەبەراتی. لێرە ئەوەیان ڕەش دەکەینەوە. هەڵبەت هەموو کلاسێک خاڵی دەبێت لە پێش، واتە نوقتەی دەبێت لە پێش بێ. بۆی نوقتەی دەکەین و پاسی دەکەین. ئێستا بە شێوەیەکی خۆکارانە ئێمە فۆنتی یونیکۆد دیجیتالمان هەڵبژاردەوە. دەتوانیت تۆ ئەو فۆنتێکە دەتەوێت و ئەو فۆنتی کە لەوە بچین هەیە کە ١٧٠ دانەیە دەتوانی هەڵیان بژێری. بەڵام ئێمە هەر ئەو فۆنتە لێ دەگەڕین بۆی بزانین کە گۆڕانکاریەکان کراوە یان نا. ئێستا تەنها ئەپلێت دەین، دەچین بۆ بەشی ماڵپەر، F5 بۆ ڕیفرێشی ماڵپەر، دەبینن شێوەی فۆنتەکە گۆڕە. ئەگەر بێت و تەماشای کلاسی ئەو پێرستە بکەین، دەبین فۆن فامیلی نووسرا یونیکۆد دیجیتال. دەمانەوێت هەمان فۆنت لەسەر بەشی هەیدەر سێش هەبێتن. بۆ نمونە لەسەر ئەو سەردێڕانە هەمان فۆنتی دیجیتال هەبێ. بە هەمان شێوە کردە لەوە دەکەین بۆ نیشانکردنی کلاسەکە. کە کلاسەکەی بۆ نیشانکردین، دێین ئەوە کلاسەکەیە کە H3 کلاسەکەی بە هەمان شێوە دوو کلیش لەسەر دەکەین و کۆنتڕۆل C کاپێ دەچینە بەشی بەڕێوەبەر. هەڵبەت لێرە تۆزێک شارەزایی پێویستە لە نووسینەوەی CSS پێویستە لە بینی دوو کلاس کۆمە هەبێت. فاریزە بۆشایی، فاریزە بۆشایی، خاڵ نوقتە یان دۆت و پاست. ئەو کلاسێک کە تازە کۆبمەکە پاست. دیسە ئەپلی دەکەین، دەچینەوە بۆ بەشی ماڵپەر، ڕیفرێش F5 دەبین بە هەمان شێوە سەردێڕی هەرسێکیان بوو بە هەمان فۆنت. بمانەوێت ئەو سەردێڕی بکەین بە فۆنتێکی تر، نامانەوێت هەمان فۆنت بێ. زۆر ئاسانە، دەچینەوە بەشی بەڕێوەبەراتی، بەشی دووەم هەڵدەبژێرین. Enable second font yes. هەمان کلاس کاپی دەکەین و لێرەش دەیسڕینەوە، دێن بۆ ئێرە، لێرە پاستین دەکەین. ئێستا فۆنتێکی تر دەبژێرین. بۆ نمونە دروید عربیک دروید کۆفێ هەردەبژێرین.
ئەوە درۆیت کۆفێ لێرە پاشکەشی دەکەین دووبارە دەچین بۆ بەشی ماڵپەر F5 بۆ ڕفرێشکردنی ماڵپەر دەبینین بوو بە فۆنتی درۆیت کۆفێ دەمانوێت ئێستا قەبارەی ئەو فۆنتە گەورەیە بچوش بکەینەوە زۆر ئاسایە لێرە ئەدیشنال CSS هەیە بە هەمان شێوەی ستایلشیت کار دەکات دەنووسین font size بۆ نمونە 10 پیکسل بێ پاشکەرتی دەکەین دەچینەوە بەشی پێشەوەی ماڵپەر ڕفرێش بە F5 دەبین بوو قەبارەکەی بوو بە 10 پیکسل و لێرەش دەتوانین تەماشا سەیری کلاسەکەی بکەین کە بامەژە فۆنت فایلی درۆدی عەرەبی کۆفێ و فۆنتەکەشی 10 پیکسلە بە هەمان شێوە لێرە لە ئەدیشنال CSS هەموو ئەو فەرمانانەی کە لە ستایلشیت لە CSS بەکاردێت دەتوانین لێرە بەکاری بینی بە هیچ شێوەیەک پێویست ناکات دەستگای ستایلشیتی خودی ڕووکارەکە بکەیت وە بەشەکانی دیشی بهاروە بەڵام بەشی شەشەمیان تۆزێک تایبەتە ئەو فۆنتانی کە بولدن واتە قەلەون لێرە هەن بۆ نمونە ئەو فۆنتەیە کە بولد پێویستە بیتەوێ بەکاریان بینی زۆر ئاسانە دەچینە بەشێکی تر بۆ نمونە دەمانەوێت چاولێکردن واتە یان زانێری زیاتر یاخود تاقیکردنەوە فۆنتەکەی بگۆڕین بیکەین بەو بولدە دەین کلاسەکە نیشان دەکەین ڕێتۆن کاپی دەکەین دێنی لێرە بە هەمان شێوە دوت خال یاخود نوقتە پاستێن هەر بە هەمان شێوە شیرا سەر دەبژێرین فۆنتەکە ئینێبل دەکەین بۆی کاریگەری هەبێت پاشکەوتی دەکەین ئێستا چینەوە بەشی ماڵپەر بە F5 ڕفرێشی دەکەین سەیری دەکەین فۆنتەکە کاریگەری خۆی هەیە و سەیری پشتەوەی ماڵپەرش بکەین واتە کۆدەکان بە شێوەیەکی ئاسایی دەبینین سێ فۆنتمان بەکارهێناوە هەر سێ فۆنت لێرە هەیە ئەو وەکو گوتمان دیجیتال کوردێکەکە هەیە و درۆیت کۆف بە هەمان شێوە هەیە و شیرازەکە بە هەمان شێوە هەیە و لە بەشی بە هەمان شێوە لە بەشی بۆ نمونە دەچین بۆ ئێستا بۆ بەشی 2.5 بە هەمان شێوە دەچینە ژوورەوە بەڕێوەبەرایەتی extensions و extensions manager بە هەمان شێوە بەستەری فۆنتەکە دەهێنن کاپی دەکەین دەهێنن لێرە دایدەنێن ئینستۆ بە هەمان شێوە بەسەرکەوتووی ئینستۆڵ بۆ هەموو زارانێنەی نووسراوە کە پێویستن و دەچین ئێستا بۆ extensions plugin manager دێن بە هەمان شێوە لێرە وێب چین فۆنتەکە دامەزراوە بەڵام ئینێبڵ نییە دەچینە ژوورەوە بە هەمان شێوە ئینێبڵ دەکەین پێش هەموو شتێک پێشەوەی بیرمان بچێت ئێستا چین بۆ بەشی ماڵپەر ئەو شوێنێک کە پێویستمانە فۆنتەکان بگۆڕین ئێستا دەمانوێت دەستپێکی ماڵپەر مینیەکە بگۆڕین بە هەمان شێوە
دەستی ڕاست کردە دەکەین و بەش خوارەوە هەڵدەبژێت تەبان لە گوگل کرۆم. و ئەگەر بمانوێت لە مایکرۆسۆفت ئینتەرنێت ئەکسپلۆر بە ماشێوە زۆر ئاساییە دەچینە ژوورە بەڕێوەبەرایەتی، دەچینە extensions plugin manager. لێرە دەتوانین بنووسین وێب چین بۆ هێنانی خێرا. دەچینە ژوورەوە ئینێبڵی دەکەین. ئەوە هەمان باڵێن هەمان شوێنەکە لە گوگل کرۆم چوومە ژوورەوە. ئێستا سەیری ماڵپەر دەکەین بۆ ئەوەی کلاسی ئەو شوێنە بینێت کە دەمانێت فۆنتەکەی بگۆڕین. F12 بۆ دەستکاریکردنی ڕاستەوخۆ کردە لەوە دەکەین و دەیبەن بۆ سەرەوە. ئێستا کلاسی ئەو مینوێمان دێت کاپی دەبێنە بەشی بەڕێوەبەرایەتی. لێرە وەکوتمە خاڵ یاخود نقطە یان دۆت و فۆنتێک هەڵدەبژێرین بە هەر فۆنتی دیجیتال بێت. سەیف دێنەوە بە شماپەر بە F5 ڕفرێش دەبینین فۆنتەکە کاریگەری خۆی هەیە. و بە هەمان شێوە دەچین بۆ جوملە 3.1 لێرە دەچینە ژوورەوە بە هەمان شێوە دەچینە extension manager install from Aura. بەستەرەکە کۆپی دەکەین دەهین بۆ ئێرە install بە هەمان شێوە بە سەکەوتوی دامەزرا و هەموو زانێرانی کە پێویستە نووسراوە لەسەر ئەو پلاگینە. ئێستا دەچین بۆ extensions plugin manager بە هەمان شێوە لێداچوو بچین دەگەڕن بە دوای بە هەمان شێوە ئینێبڵ نەکراوە دەچینە ژوورەوە پێش هەموو شتێک ئینێبڵ پاشە basic option و هەموو بەشەکانی تێدا هەر وەکو ئەوانی تر. ئێستا دەچین بۆ بەشی ماڵپەر بۆی ئەو کلاسی دەمانوێت بیکەین بە کوردی ئەو شوێنێ ئەو فۆنتێکە دەمانوێت بیگۆڕین. بۆ نمونە سەردێڕی بابەت ئەوە لە گوگل کرۆم وەکوتمان دەستی ڕاست کلیک دەکەی و ئەویان هەڵدەبژێری بۆ دەستکاریکردنی ڕاستەوخۆ. لە ئینتەرنێت ئەکسپلۆر دەتوانین F12 دابگرین بۆ دەستکاریکردنی ڕاستەوخۆ و لە فایرفۆکس پێوەکراوێک هەیە بە ناوی فایربەکس ئەوەیان دەتوانین لێرە بینووسی لەسەرەوە ناوەکەی بنووسی و خۆی دێتن و دای دەمەستێنێ کە پاشان دادمەزراند دەتوانی بە هەمان شێوە بەکاری بینی کە لەسەرەوە دێت بە تەنها کردی لەسەر دەکەی و بۆ دەستکاریکردنی ڕاستەوخۆ. بە هەمان شێوە لە فایرفۆکس کلاسەکە هەڵدەبژێرین پاشەی دەر کۆپی دەکەین دەیبین بۆ بەشی بەڕێوەبەرایەتی وەکوتمان دۆت دەبێت لە پێشیوی
بهمان شێوە فۆنتی دیجیتال دەبژێن. سیڤ. ئێستا دەبینین ڕفرێش دەکەین بە F5. H2 پێویستە لەگەڵی بنووسرێت. H2 سیڤ. ئێستا دەبینین کاریگەری خۆی هەبوو. وەلێرەش دەبینین بە هەمان شێوە ئەو کلاسیکەکە کۆپیمان کرد H2 مان لەگەڵ نووسی فۆنتەکەی بوو بە دیجیتال. قەبارەکەی گەورەی دەمانەوێت بچووچ بکەینەوە. زۆر ئاساییە. بە هەمان شێوە Basic Options دەچین فۆنت سایز دەکەین بە 10 پیکسل. سیڤ. دەچین بۆ بەشی ماپەر F5 نوێکردنەوە دەبێت قەبارەکەی بچووکە وا دیارە زۆر بچووکە دەمانەوێت شێوەیەکی ئاسایی بخۆ ببینێ دەکەین بە 15 پیکسل. سیڤ. بەشی ماپەر F5 قەبارەکەی گەورەتر بوو. بمانەوێت هەمان کاریگەری هەبێ بە ئەوانە زۆر ئاساییە. کردە لەوانە دەکەم بۆ نیشانکردنی ئەو شوێنێکە دەمانێت دەبینین H3 دەچین بۆ بەشی بەڕاوەبەرایەتی دەنووسین H3 سیڤ. دێنەوە بەشی ماپەر F5 چووکە هەڵەیە پێویستی بە فاریزەیە لە بینیان فۆنتی یەکەمیش کاریگەری نەما واتە هەڵەیەک هەیە. دەچینەوە بە Basic Options لەوێ یەک بۆشایی فاریزە. سیڤ. بەشی ماپەر F5 بۆ ڕفرێش تەماشا دەکەین کاریگەری خۆی هەبوو لەسەر هەموو ئەو بەشانەی کە دەمانەوێتن یەک جۆر فۆنت لە خۆیان بگرن و بەمان شێوە بەشی چوونە ژوورەوە. دەمانێت ئێستا دەستپێکی ماپەر بکەین بە فۆنتێکی جیاواز Arabic Droid Coffee بۆ نمونە کردەی لەسەر دەکەین دێین بۆ Navigation دەچین بۆ بەشی بەڕاوەبەرایەتی Basic Option فۆنتی دووەم Enable دەکەین واتە چالاکی دەکەین. خاڵ دۆت پاستین دەکەین فۆنتی درۆید کوفیمان دەوێت هەڵبژێرین. پاشکەتی دەکەین دەچین بۆ بەشی ماپەر F5 بۆ ڕفرێشی ماپەر دەبینین فۆنتەکە کاریگەری خۆی هەیە. شێوازەکەی گەورەی دەمانەوێت بچشکەینەوە زۆر ئاساییە. دەچینە Additional CSS بە هەمان شێوە فۆنت سایز 12 پیکسل. سیڤ. دەچین بۆ بەشی ماپەر F5 بۆ ڕفرێشکردنەوە دەبێت قەبارەکەی بچووە بمانەوێت زیاتر گسکەکەینەوە دەچین بۆ هەمان بەش قەبارەکەی دەکەین بە 10 پیکسل. سیڤ. ڕفرێش دەبینین هەمان کاریگەری خۆی هەبوو زۆر بە شێوەیەکی دروست پێویست ناکاتەوە دەستکاری هیچ شوێنێکی ڕووکارەکە بکەیت تەنها لەو پڵەگینە کاریگەری خۆی دەبێ و فۆنتەکان دەتوانێت هەڵبژێری و بە شێوەیەکی زۆر دروست و جوان. و سەبارەت بە نوێکردنەوەش هەر کاتێک لێرە ئێستا دەچینە دەرەوە بۆ جوملە وەشانەکانی 1.6
1.7 2.5 3.1 کە ئێستا دواوەشانە تۆ پێویست ناکات هیچ شتێک بکەی هەر کاتێک هاتیە ژوورەوە لە کۆنتڕۆڵ پانێل نوێکاری هەبوو ڕاستەخۆ لێرە دەنووسرێتن ژمارەیەک ئەوجا هەر نوێکردنەوەیەکی ئەو پێوەکراوانێکردنە و جوملەکەدا دامەزراوە ڕاستەخۆ دێت نوێکردنەوەیان ئاگادار دەکاتەوە بەڵام بۆ 1.5 بە ئەوانەی جوملەی وەشانی 1.5 بەکاردێنن دەبێت بەداخەوە سەردانی مەکوکانی وێ بچین بکەن بەشی جوملە لەوێندا دواترین وەشان دادەنرێت بۆ داگرتن یاخود دامەزراندن و ئەوە شتیکردنەوەی پێوەکراوەکە بوو هیوادارم سوودی هەبێت بۆ هەموو لایەک سوپاس